حەزمی کەنجارەتی نێرە پێیان خۆش بوو جەماعەت چەند پێیان خۆش بوو بێنجێ لەو گفتوگۆیە ڕاگرن دەستی هەردووچیان زۆر زۆر خۆش بی خۆی سێ تۆری بە کورتی باز دەکەم ئەو قەیرانەی ڕوو لە حکومەتی هەرێم دەکات ئەو حکومەتەی و جارەکەی هەردووچیان باسییان کرد مەتەجی زۆر پڕ لە قەیرانی بێچارەسەریە زۆر مەلەفی خەتەر بوو بەڕووی دەرەوە تایبەتی مەلەفی مەلەفەکانی تر پێی معلوماتی من نزیکی 50 مەلەفی خەتەر لەسەر هەرێمی کوردستانە هەموو مەلەفی خەتەرە بۆیە حکومەتی ئەو جارە بە پارتی و یەکێتی بەتەمە ڕاناوەستی ڕاستی یەکێتی بیرکردنەوەکی زۆر سەڵحی پێ ئەسڵەن دوو کورسی زیادکرێ خەنی بووە لە گۆڕان یەکی ئاگای لێ نییە و هەموو حەول و تەقەلاوێ گۆڕان نێتە ناو حکومەتەکەی جەماعەتێک ئاگای لێ بوو ئەمە هەندە برادرانی یەکێتی گەورە زۆر گەورە ئێمەیان داوەت کرد کە حەزەکەین مشاورەت لێ وەسفی ئەومان لێ کردن یعنی گوتمان بەڵام بە مەفهومە غەربیەکەوە کرد چۆن یەک مێردە و دووسێژنی هەیە یەکی جوان